پەنابەردنەبەر ئێعدام و ترس و تۆقاندن ڕژیمی ئیسلامی لە مەرگی حەتمی ڕزگار ناکات. بەرەبەیانی ڕۆژی سێشەممە 16 گەلاوێژ ڕەزا ڕەسایی زیندانی سیاسی و یەکێک لە دەست بەسەرکراوانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە لە زیندانی دزڵابادی کرماشان لە سێدارەدرا. حکمی ئەعدامی ڕەزا ڕەسایی بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختەی بنەماڵەکەی و دوایین دیدار لەگەڵیان بەڕێوەچوو. ڕەزا ڕەسایی تەمەن 34 ساڵ خەڵکی شاری سەحنە ڕۆژی 3 سەرماوەزی ساڵی 1401 هەتاوی دەست بەسەر و لە ناوڕاستی مانگی ڕزبەری ساڵی ڕابردوو لەلایەن بێدادگای ڕژیم لە کرماشان بە تۆمەتی بێبنەمای کوشتنی بانقەستی نادر بەیرامی بەرپرسی ئیتلاعاتی سوپای پاسدارانی ڕژیم لە شاری سەحنە حکمی ئیعدامی بەسەردا سەپێنراوە. ناوبراو هەروەها بە چەند بابەتی تر لەوانە تێکدانی نەزمی گشتی و دروستکردنی بشێوی تۆمەتبار کرابوو کە لە ڕاستیدا جگە لە وتنەوەی دروشم لە ناڕەزایەتیەکی مەدەنیدا هیچ مانایەکی تری نییە و تەنیا تاوانی ڕەزا ڕەسایی ئەوە بوو. ناوبراو بە بەردەوامی تۆمەتی دەستێدابوون لە کوشتنی بانقەستی ڕەت کردبەوە. بە پێی زانیاریە باوەڕپێکراوەکان جەلادانی ڕژیم بە زەخت و زۆر و ئەشکەنجەی وەحشیانە ئەم لاوە کوردە تەمەن 34 ساڵەیان ناچار بە دامپێدانانی زۆرە بلێ کردبوو. ئەو بەکرێگیراوەی سپا ڕۆژی 27 ڕەزبەری 1401 لا یەکێک لە کۆبوونەوە ناڕزایەتیەکانی ژن ژیان ئازادی لە شاری سەحنە لە ئاکامی هێرشی هێزە ئەمنیەتی و ئینتزامیەکان بۆ سەر خۆپیشاندەران و لە کاتی تێکەڵچوونی نێوان خۆپیشاندەران و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمدا کوژرا. بەرپرسانی ئیتلاعاتی ڕژیم دوای هەفتەیەک لەم ڕووداوە ڕەزایان دەستگیر کرد و بە پەروەندەسازی بە کوشتنی بانقەستی ئەو بەکرێگیراوەی ڕژیم تۆمەتبار کرا. هەواڵەکان لە بەندی ژنانی زیندانی ئەڤینەوە باسڵەوە دەکەن کە ژنانی خەباتکاری ناو ئەو بەندە بە کۆبوونەوە و دروشمدان لە ناو حەوشەی زیندان بەرامبەر بە لە سێدارەدانی جنایەتکارانی ڕەزا ڕەسایی ناڕەزایەتیان دەربڕی. دوا بە دوای ئەم ناڕەزایەتیە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ژنانی ناڕازی و ژمارەیەکیان بریندار کرد. بریندارەکان گواسترانەوە بۆ نەخۆشخانەی زیندان. هاوکات هەر چەشنە پەیوەندیەکی تەلەفۆنیان لەگەڵ دنیای دەرەوە لە زیندانیەکان قەدەغە کردووە. لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی لە ناوخۆ و دەرەوەی وڵات و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەنگدانەوەیەکی بەربڵاوی بوو. مەولود حاجی زادە ڕۆژنامەنووس لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسدا ڕوو لە بەرپرسانی کۆماری ئیسلامی نووسویەتی ئێمە ڕۆژێک دوای کوژرانی هەنیە لە تاران نیشانەی ترس و خۆفمان لە چاوی عەلی خامنەییدا بینی و ئێوە دەتانەوێت بە درێژەدان بە جنایەت و لە سێدارەدانی لاوان ئەو ترس و داماویەی خۆتان بشارنەوە. حسەین ڕەونەقی یەکێک لە چالاکانی مەدەنی لە ئێران ڕایگەیاند ئێمە لەگەڵ حکوومەتێکدا بەڕۆڕووین کە هەر گورزێکی بەربکەوێت باجەکەی خەڵکی ئێران دەیدەنەوە. ناوبراو لە درێژەداوتی ئەم حکوومەتە لە بری هەڵگرتنی بەرپرسیارەتی لە ئاشکەستەکانی لە بوارەکانی دەرەوە ئەمنیەتی، سەربازی، دیپلۆماسی یان هەر بوارێکی دیکەدا تۆڵە لە خەڵکی بێدیفاعی ئێران دەکاتەوە. نیگار کورکور خوشکی مجاهد کورکور یەکێک لە ناڕازیانی مەحکوم بە ئیعدام لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکسدا وێڕای ئاماژە بە بەڕێوەچوونی حکمی لە سێدارەدانی ئەم دواییانە نووسی ڕەزا ڕەساییان بە بێدەنگی لە سێدارەدا مەهێڵن لە بێدەنگیەکی هاوشێوەدا بەڵایەک بەسەر براکەم بهێنن. ئاتێنا دایمی چالاکی مەدەنیش نووسیوێتی کۆماری ئیسلامی سەلماندوێتی کە هەر کاتێک باسییان لە تۆڵە سەنەوەی سەخت کرد دەبێت زۆرتر لە هەر شتێک نیگەرانی ژیانی هاوڵاتیان و زیندانیانی ئێران بین. ناوبراو لە سێدارەدانی ڕەسایی بە وەڵامدانەوەی کۆماری ئیسلامی بە کەمپەینی سەرتاسەری لە دژی سزای لە سێدارەدان وەسف کرد و نووسی ماوەی 28 هەفتەیە هەموو سێشەممەیەک زیندانیانی خاوەنبیر و باوڕ و بۆچوونی جۆراوجۆر بە تاکە چەکی خۆیان کە بریتیە لە مانگرتن لە خواردن دژ بە سزای لە سێدارەدان وەستاونەتەوە و بەردەوام ژمارەیەکی زیاتر لە زیندانیان بەم کەمپەینەوە پەیوەست بوون.
مۆشتەبە نەجەفی شرۆڤەکار و مامۆستای بەشی زانستە پەیوەندیەکانی ژنووسیوێتی کەشوهەوای شەڕ باشترین دەرفەتە بۆ کۆماری ئیسلامی بۆ ئەوەی سیاسەتی لە ناوبردن و لە سێدارەدان بەرەو پێش بات. ناوبراوتی شەوی ڕابردوو کە هەمومان نیگەرانی شەڕبووین خۆپێشاندەرێکی دیکە لە سێدارەدرا. پێتان وانە بێ کە کۆماری ئیسلامی زاڵبوونی ئەم کەشی ئەمنیەتی و شەڕی پێناخۆشە بە پێچەوانەوە بۆ ئەو باشترین فەزایە بۆمانەوە و درێژەدان بە دەسەڵات و لە ناوبردن. ئەو کەش و هەوای شەڕی کە بەسەر کۆمەڵگادا زاڵ بووە ڕەنگە لە کورتخایەندا خزمەت بە ڕژیم کات، بەڵام ناتوانێت ڕژیم لە ئاگری ڕق و تووڕەیی کۆمەڵانی خەڵکی ئێران ڕزگار بکات. بێگومان ڕژیمێک کە لەگەڵ کۆبەڵە قەیرانی قوڵ و چارە هەڵنەگەر بەرەو ڕوە جگە لە پەنابردن بۆ ئیعدام و سەرکوتکردن و پەرەپێدان و زاڵکردنی کەش و هەوای ترس و تۆقاندن بەسەر کۆمەڵگادا هیچ ڕێگە چارەیەکی دیکەی نییە. بەڵام ڕژانی ترسی خەڵک لە سەرکوتگەریەکانی ڕژیم و بەردەوامی و پەرسەندنی خەبات و ناڕەزایەتیەکانی ئێستا مژدەی ئەومان پێدەبەخشن کە خەبات دژ بە سزای لە سێدارەدان هاوکات لەگەڵ خەباتی ژنان و پیاوانی نافەرمان و باقی چین و توێژە ناڕازیەکان سەرنجام کۆتایی دەهێنن بە سزای لە سێدارەدان لە ئێران و کۆماری ئیسلامی لە مەرگی حەتمی و ڕووخانی دەسەڵاتەکەی نزیکتر دەکاتەوە.